لإيران روچونا عردی مەترسیەکە جدیە لەسەر ژیانە هەموڵاتیان ویوڵاتی بتایبەتی لە دەوروبەرێ تەهران و ئەسفەهان و چەند شەڕەکێندی بگشتی زیدەتری 609 جهێن جودا لە ئیرانێ روچونا عردی چێبوویە لە هەندێک جهات دناوبەرە 16 حتا 18 سانتیمان لە هەندێک جهێندی حتا 30 سانتیمەتران عرد روچوویە داکەتیە خارێ ئانکۆ عردچوویە خارێ وێژی مەترسیەکە جدی لەسەر ژیانە هەموڵاتیان ویوڵاتی دروست کردە بتایبەتی لە ئەسفەهان و دەوروبەرێ تەهرانێ ئەف بویەرە چێت بیجی بویەرە کە سروشتینینە لێ ژبەر بکارئینانە ئاوا ژێرزەویە ئێدی عرد ڕوت چیتە خارێ ئەvە دەمەکیدایە لە گۆڕی ئامارێن نەتەوێنیەک بووی هەموو وڵات سەدەی هەفتەیە ئاواخو بۆ کشت و کاڵێ بکارتینن لێ لە ئیرانێ زێدەتری سەدەی نۆت ئاوا هەنێ بۆ کشت و کاڵێ بکارتێتن ئەvەژی بوویە سەدەم کو عرد ڕۆبچیتن ئیران ڕوبڕۆی ئاڵنگاریەکە دیامەزن یا ژینگە هەیە ببیتن چارە چییە؟ ji Diktor Mansur Sohrabi bi sporê warê jîngehê ji kolan dipirsim. Diktor Mansur tu bi xêratiya Kurdistan 24 bû çî li dinyayê hemiyê di navbera sadî heftê heta heftê û pênc av bû kiştûkalê bihête bikarînan. Li Îranê nebîtin ku zêdetirî sedê not ya avê bû kiştûkalê bikartêtin. Derencam hîn dibînin ku rûçûna erdî çêbûye. Metirsî li ser jiyana bi milyonehan hewlatiyan درست کردیە. سڵاو ڕێزم هەیە لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستن بەداخەوە پلانی گەشە لە ئێراندا پلانێکی گەشەی سەقەت بووە یعنی لە هەر زمانی محەممەد ڕەزای پەهلەویەوە ئەوە دەستی پێکردووە لە ساڵی 1333 هەتاوێەوە هەتا ئەوڕۆ هەر گەشەیەکی کە لە ئێراندا بۆ گەشەیەکی ناسەقامگیر بووە ئەو گەشێ ناسەقامگیرە هەم لە بواری پیشە سازیەوە هەم لە بواری کشت و کاڵەوە لە بواری پیشە سازیەوە دەبینین لە زۆر شۆن پیشە سازی وا کراوە یا بڵێن کارخانەی وادانراوە دەم و دەستگای وادانراوە کە ئاوێکی جار زۆری پێویستە بەڵام لەو شۆنەدا ئاو نییە بۆ نمونەوەکو ئێوە ئاماژتان پێکرد لە ئیسفەهان مەسئلەی تواندنەوەی ئاسن هەیە مەسئلەی پۆڵا هەیە مەسئلەی کاشی سازی ئەوانە هەیە کە هەموو پێویستی بە ئاو هەیە بەڵام ئاو لەوێ نییە وڵاتێکی ئیشکە کەواتە وایان کردووە کە ئاوی هەتا بۆ ڕابچێشن لەگەڵ ئەوە کشت و کاڵێکی زۆر سەقەتیش بێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەو لەو شۆنەدا چ دەبێ بچێندرێ هاتوون پەریان پێداوە بۆ نمونە لە هێندێک شۆن برینج دەچێندرێ کە ئەساسەن نابێت لەوێ برینجی بچێنن یا دەبینین چەوەندەر دەچێندرێ یا زۆر جای دیکە کە ئاوێکی زۆری پێویستە بەڵام ئەو ئاوە دابین ناکرێ هەر بۆیە فشارێکی زۆر هاتووتە سەر ئاوە ژێر ئەرزیەکان ئەو ئاوە ژێر ئەرزیانە یەکجار زۆر کڵکی لێ وەردەگیرێ بۆ نمونە هەر لەو ئاوەی کە ئێوە باستان کرد نزیکەی لە سەتانەوەدی مەسرف دەبێ هەر لەوەیشەوە نزیک شەستی هەر لە ئاوی بنعەرزیە یعنی لەو سەتانەوەدە 60% لە ئاوی بنعەرزیە ئەوە وای کردووە کە مەسئلەی ڕۆچوون هەبێ ئەوەش دەگەڕێتەوە سەر سیاسەتی خۆبژێوی کە ئێران بە تایبەتی لە دەورانی کۆماری ئیسلامیدا لە بەرچاوی گرت کە کشت و کاڵی کردە مەسئلەی ئەسلی بۆ خۆی و گەشەکەی لەسەر کشت و کاڵێکی ناسەقامگیردانا وای کرد کە چێلگە و مەرتەعێکی زۆر تەبدیل بن بە زەمینی کشت و کاڵی و بۆ کشت و کاڵێکەش بەرهەمەکە بە کشت و کاڵی ئاویە یعنی ئەوەی کە دەبێت ئاودێری بکردێ لە زۆربەی وڵاتانی دنیا بەرهەمێکی کە لە کشت و کاڵ بەدەستدیە لە دێمە یعنی لەو شۆنانەیە کە باران دابارینمان هەیە ئیدی پێویست ناکە ئاودێری بکەین بەڵام لە ئێران ئاودێری دەکردێ جا ئاودێرێکەشی هەر سەقەتاوە وای کردووە کە هەم ڕێژەیەکی ئاوی زۆر مەسرف ببێ هەم ڕۆچوونی خۆڵمان هەبێ باشە ڕوچوونە زەڤیێ لە ئیرانێ نەتنێ لە تەهران و ئەسفەهان و ڕەزەوی و چەندین جهێندیە زێدەتر لە 600 جیهان ڕوچوونە زەڤیێ مەترسی لەسەر هەیە ساڵانە دناوبەرە 10 حتا 30 سانتیمەتران ڕوچوونە زەڤیە چێت بیت بەوی ڕەنگی مەترسی لەسەر ژیانە زێدەتری 40 ملیۆن هەوڵاتیان ئیرانێ هەیە ژبلی لەسەر ژیاناوان لەسەر ماڵ و ملکێوان لەسەر حتا جهێن شوونەواری دەولەتێ ji bo rêgirîkirinê li vê metirsiya jîngehê ya destkirt nesrûştiye çi kiriye
بەداخەوە دەوڵەتی کۆماری ئیسلامی هیچ پلانێک و بەرنمەیەکی ئەو تۆی نەبووە کە پێشی ئەوە بگیرێ کاتێک کە عرز ڕۆدەچێ ئیتر ناتوانانی تۆ بیهێنەوە شۆنی ئەوڵی خۆی ینی ئەو بۆشایی کە لە نێو خۆڵدا ساز دەبێت لە بنەوە لە ئەوەختێکی ئاوا ژێرزەویەکان دەچێشی و مەصرف دەکردێ وە جێگرەوەی نییە ینی نۆ نابێتەوە و ئیتر دابارینەکان ناگاتە ئەو شوۆنێک کە ئەو ئاوانەی هەڵگیراوە بۆشایی ساز دەبێت و بۆشایش وردە وردە بە گڵ و بە خاک و بە ئەو وردە بەردانی کە لەسەرێ هەیە پڕ دەبێتەوە کەواتە عرز ڕۆدەچێت بەو ڕۆچوونە ینی دواتر ئەگەر ئاویش هەبێ دیسان تۆ ناتوانانی بهێنەوە حاڵەتی وەڵچوون ئەو بۆشایە پڕ بۆتەوە جابووە دەواقعدا دەبا زۆر بەرنامە ئیجرا کرابە بۆ نمونە لە کاتی دابارینی زۆردا توانی بایان ئەو ئاوانە بنێرن بۆ ژێر ئەرز بەڵام کەڵکی لێوەرگیراوە یا دەبینی بە فیڕۆ دراوە چۆتەوە دەریا کەڵکی لەوێ دەگەڵ ئاوەکانی زەریا و ئەوانە تێکەڵ بۆتەوە لە کاتێکدا دەیانتوانی هیدایەتی بکەن بۆی کە بچێتە بۆ ژێر ئەرزیا ئەوە تا لە ئاو کەمتر مەصرف کەڵک وەرگگیرێ لە ئاوی ژێر ئەرز بۆ نمونە دەیانتوانی لە تەسویە بکەن یعنی ئەو ئاوانەی کەوا لە فازلاوەکاندا هەن یا لە پاشماوەکانی کارخانە و پیشەسازیەکاندا هەیە نوۆی بکەنەوە دیسان کەڵکی لێوەگرنەوە ڕیسایکلی بکەنەوە بەڵام ئەوەش نەکراوە هێژایە دکتۆرمان سۆر سۆهرابی نوکە مەسەلا ڕووچوونە عەرزی دەرەجەیەک مەترسی لەسەر ئەسفەهانێ هەیە دەبێژن حتا 10 ساڵێ دی ئەگەر توژە ئاسمانی بەرێ خوب دەیە ئەسفەهانە نوکە نامینیتن دێ دیمەنێکی یێمەترسی دار بیتن دێ ئینسان نەشە تەماشا بکەتن باشە ئەگەر وسایە و دبێژن ئەو ڕووچوونە زەویە چێت بیتن حتا ئەو زەوی ئێدی بکێر چاندنیە ژی ناهێتن ماترسیین دۆم درێژێن ڕووچوونە زەویە لەسەر ژیانە ڕوەکی حیوانی مرۆڤی چنە و حتا چەند ساڵە دمینن زانی کاتێک زمین ڕۆدەچێ ئیتر بە کەڵکی کشت و کاڵ و شت نامێنێ ینی ناتوانانی تۆ بەرهەمی لێ دابچێنی یا چاندنێکی چاندنت هەبێ ئەوە ناکردێ خەڵک لەوێ ناتوانێت ژیان بکا بە دلیل ئەوەی کە ئەساسەن بۆ نمونە کاتێک کە مەترسی هەیە وەکو ئەوەی کە لە ئیسفەهان باستان کرد هێستا لە ئیسفەهان مەترسی لەسەر 3 میلیۆن کەسان فقط لە ئیسفەهان هەیە لە پارێزگای ئیسفەهان هەیە کە دەگوترێ ئەگەر هەروە بەردەوام بێ ئەو 3 میلیۆن کەسە مەجبورن ئەوێ بەجێ بێڵن کاتێک شۆن چۆل دەکردرێ و منتەقەکەش ناوچەیەکی ئیشکە منتەقەیەکی دابارینی کەمە مەترسی ئەوە هەیە کە بیابان ساز بێ و ئەوە سەبەبێک دەبێت بۆ بیابان ساز بوون کە خۆی ئەویش لێکەوتەی زۆری دەبێت یعنی هەم جۆراوجۆری ژینگەیی و بوونەوەری لە بینەتیانەوەی کە بایۆدایڤەرسیتێ تووشی کێشە دەبێ هەم ژینگەکە دەگۆڕانکاری بەسەردادێ هەم میکرۆکلیما گۆڕانکاری بەسەردادێ کە ئەوە هەموو مەترسین و بەداخەوە دەستکردە جا بۆیە من پێم وایە ئەوەی کە بەسەر ئێران هاتۆ لەبەری کشت و کاڵەوە لەبەری مەسئلەی ئاوەوە دەبێ وانەیەک بێ بۆ وڵاتانی دەوروبەر بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان کە زیادە لە حەد خەریکن لە ئاوی ژێر ئەرز ئیستفادە دەکەن نا ئێستاوانە ئێستا گۆڕاوە دکتۆر مەنسوور ئێستا پرۆژەی ئاوی خێرامان هەیە لە هەولێر ئیتر تا ئێستا زیاتر لە دەهان بیری داخراون ینی ئاو لێ دەرناهێنرێتن ئەگەر جەنابتان زانیاری هەبێ ئەو پرۆژەی ئاوی خێرا کێشەی ئاو لە هەولێری پایتەخت بوو 30 ساڵ زیاتر چارەسەر دەکا ئەمەش هەنگاوێکی ترە حکوومەتی هەرێمی کوردستان راوە بۆ ئەوەی ئاوی ژێرزەوی بەکار نەهێنرێت بۆ ئەوەی ئیتر دەست نەبەن بۆ ئاوی ژێرزەوی بەڵام پرسیاری کوتاییم ئەمەیە مەسەلا ڕووچوونی زەوی چ کاریگەری لەسەر دروستبوونی بۆ نمونە زیلزال هەیە بۆ مەلەرزە هەیە ئەوەش بەستگی هەیە لە چۆ بێ لە عومقێکدا بێ ینی ئەو گوسەلەکە ینی ئەو قەڵەشتە یا بڵێن ئەوەی کە سەبەبی زەلزەلەکە دەبێت چەندە نیزیک بێت چەندە فشار دەتوانێت بخاتە سەری و چەندە دەتوانێت کاریگەری هەبێ بەستگی هەیە بە شۆنەکە بەڵام هێندێک لێکۆڵینەوە کراوە کە لە هێندێک شۆن دیارەکە ئاسەواری هەبوو و باعیز بووە کە مەترسیەکە زیاتر بکە بەڵام ناکرێت ئەوە بۆ هەموو بەگشتی بڵین کە هەموو شوێنێک وا دەبێ ئەوە هەم بافتی خۆڵەکەی هەم ساختارەکەی هەم ساختمانی خاکەکە تاسیری تێدا هەیەەوە ئەو کوکتم ئەو قوڵایی کە ئەوێ شەیەتی هەر تاسیری هەیە کە دەتوانێت نەخشی هەبێ بەڵام خۆی وەکو
مەسئلە خودی ڕۆچوونەکە مەسلەیەکی ئەساسی دەتوانێت کێشەی زۆر گەورە ساز بکات لە ئێران پێی دەڵێن زەلزەلەی خاموش، یعنی ئەوەی کە وەکو بوومە لەرزەیەکی بێدەنگ وایە کە دەتوانێت ژیانی بە میلیۆنان کەس دووچاری مشکل بکە. هەر لە ئیسفەهان 6,000 شۆنی کە ئاسەواری مێژوویە خەریکە لەبەر مەسئلەی ڕۆچوون لەبین دەچن، خەوە گرفتێکی یەکجار زۆر گەورەیە، یا ئەو ماڵانێکی زۆر دەبینی ماڵباتێکی زۆر تووشی کێشە دەبن. ئێجا وەکی ئاخ دماهیک زانیاریژی منازمە مجاهدی خەلق یا ئیرانی دبێژیتن ئیران درێزبەندا سێدایە لەسەر ئاستێ جیهانێ بۆ ڕووچوونە زەویە. ئەوێژی ماترسی لەسەر ژیانە بە ملیۆنان کەسان لەسەر ئاسەوارێن یەن دیرۆکی لەسەر هەر تشتێکی دروست کردیا و vê کێشەیە ji sala 1987 bi dereceyek ser hildaya û dewleta Îranê jî bêxeme li ser vê mijarê wekî bêjî hay jenîne û kêşeyek di eslê xwe da nîne ku bi navê kêşeya rûçûna zeviyê. Gelek spasiya te dikem Diktor Mansur Sohrabî bi sporê warê jîngehê. Spas.